چەند زانیاریەکی تایبەت بە لەشی مرۆڤ بەشی چوارم. خانەکانی لەشی مرۆڤ ژمارەیان سەدان تریلیۆنە. هەر خانێکی لەشی مرۆڤ 46 کرۆمۆسۆمی تێدایە. هەر کرۆمۆسۆمێک لە ڕشتەیەکی درێژی DNA پێک هاتووە. درێژی هەر ڕشتەیەکیش لە هەزارەها جین پێک هاتووە کە زانیاری پێویستیان بۆ دروستکردنی ئەو پرۆتینە تێدایە کەوا پێویستە بۆ تەواوکاری بنیادنانی ئۆرگانیزمی مرۆڤ. درێژی ڕیخۆڵەکانی مرۆڤ 7 مەترە. ژمارەی پەراسۆکانی مرۆڤ 24 دانەیە. کێشی جگەری مرۆڤی گەورە 1.5 کیلۆگرام دەبێت. گەدەی مرۆڤ هەردوو هەفتە جارێک لە ناوە بەرگێک دروستەکات ئەگینا خۆی هەرسەکات. گەدەی مرۆڤ 35 ملیۆن ڕژێنی هەرسکردن لە خۆ دەگرێت. چاوی مرۆڤ 135 ملیۆن خانەی هەستەوەری تێدایە کەوا کاریان گرتنی وێنە و جیاکردنەوەی ڕەنگەکانە. ژمارەی تاڵەکانی مووی سەری مرۆڤی تەواو قژی ڕەش و سوور 120,000 تاڵە. قژی زەرد ئەگاتە 90,000 تاڵ و تاڵە مووەکان دوای 5 ساڵ نوێ ئەبنەوە. ڕۆژانە 50 تا 60 تاڵ لە وەرینی قژ ئاساییە. مێشک پێویستی بە 1/6 ئەو خوێنەیە کەوا دڵ ئەینێرێ بۆ لەش و هەروەها پێویستی بە 1/5 ئەو ئۆکسجینەیە کەوا دێتە ناو لەشەوە هەرچەندە. کێشی مێشک کەمترە لە 1/50 کێشی هەموو لەش. ماوەی هاتنەوەی نینۆکی کەوتوو بە هەر هۆیەکەوە بێت 100 ڕۆژە. ڕێژەی ئارەقە ڕژێنەکان لە لاشەی مرۆڤدا زیاتر لە 1 ملیۆن ئارەقە ڕژێنە. ماوەی پێویستی خەو لە کەسی گەورەدا 7 بۆ 8 کاتژمێرە. پیاوێکی ئاسایی گەر ڕۆژانە 20,000 هەنگاو ڕێبکات کەواتە لە تەمەنی 80 ساڵیدا 6 جار بە دەوری جیهاندا سوڕاوەتەوە. ڕەنگی خوێن سوورێکی مەیلەوتۆخە لە دەمارەکاندا بەهۆی یەکگرتنەوەیەتی لەگەڵ ئۆکسجیندا. پلازمای خوێن لە ئاو و خوێ پێک دێت.